بسەرۆکاتیە سعود المەلا سەکرەتێری پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا و بەشداریە سەرکردایەتیا ڕێخستنا پەدەکەسێ باکوورێ کوردستانی و تورکیە کۆمیتا ناڤەندیە پەدەکەسێ ڕۆژە 11 بەرچلەیە 2020 جڤینەک لە باژارێ قامشلۆی ڕۆژاوای کوردستانی لەدارخست ڕەوشە سیاسی و ڕێخستنی و دانوستاندنên کوردی و ڕەوشە عەفرین گرێسپی و سەرێکانیە و هەژمارێک دۆسە تخشتەیە کارێ خۆدا گەنگە شەکرن لە دەستپێکێدا جڤینێ بەحسا ڕەوشە سیاسی کرد تێدا سەکرەتێری پەدەکەسێ سعود المەلا لەسەر ڕەوشە سیاسی بگشتی ئاخفی و لەسەر کریزا سووریە و بژاردەیەن هەری بەرچاو دبژاردەیەن چارەسەریا سیاسیدا وەک نەناڤەندیە یان ژی ڕێکەفتنێکی برێژێما سووریێرە وەکو نمونە ڕاوەستیا و گەنگەشە کرد هەروەها ئەلمەلا لجڤینە کۆمیتا ناڤەندیە پەدەکەسێدا ئاماژە بجڤینە گەراچاران یا کۆمیتا دەستورە سووریێ یا بچووکری یا دداویەدا لە جنێڤێ وەکو ئامادەکردنێ جڤینە گەرا پێنجانرە کو بڕیارە دمەها بێدا ئەنگۆ دچلەیە 2021دا وەک کارێکی گرنگ وەرە لەدارخستن بدێ کارێ خۆ پشترەژی بەردەوام بکە کرد پشترە ئەندامên کۆمیتا ناڤەندیە پەدەکەسێ نەرینن خۆ دەربارەی ڕەوشە سیاسی بگشتی دانەخویانی و لەگەل سەکرەتێری پەدەکەسێ گەنگەشەکردن هەروەها بەحساکار و چالاکیên ئەنەکەسێ و گەشتا سەرۆکاتیە ئەنەکەسەیە داویێ لە تورکیە و هەرێما کوردستانê و هەردیتنên بەرپرسان دەرئەنجامên wan yên erênî و پێویستیە بهێزکردنا ڕۆڵە ئەنەکەسێ لەسەر ئاسا سیاسی و جەماوەری وەکو هەلگرێ پرۆژەیە نەتەوی کوردستانی کرد هەروەها لەسەر ئەکتیڤکردنا ڕۆڵە ئەنەکەسێ دەتیلافا نیشتیمانیە ئۆپۆزیسیۆنە سووریێدا و بەشداری دێ پێشخستنا کارێ وێ لە گۆڕ داخوازن گەلێ سووریە و ڕوبڕبوونا هەن هشên نەجەتپەرستی و مەزهەبی نەرینی دناڤدا ڕاوەستیان جڤینێ تەکەزیل سەرپێویستیە بەردەوامیە ئەنەکەسێ دناڤ تیلافێدا و بەشداریە دێ بەرەپێدانا کارێ تیلافێ لە گۆڕ خزمەتە پەرەنسیپên شۆڕەشە سووریێ یا ئاشتیانە و تەڤایە پێکهاتەیەن سووریێ ji کورد و عەرەب و سریان و تورکمان هەمی پێکهاتەیەن دن کرد هەروەها جڤینە کۆمیتا ناڤەندی یا پەدەکەسێ لەسەر ڕەوشە کارەساتیە دەڤەرێن عەفرین گرێسپی سەرێکانیە و بنپێکردنên hin ملیسên سەر bi ئیتیلافێدا ji کوشتن سفکاتی و ڕەواندنا خەلکê سەرباری پرۆسeyên کۆچبەرکردنê ji wan re و dizî û talankirina welatiyan û beşdarî diguhartina seruştiya demografiya wan deveran û karê tê xwestin ji bo rawestandina wan kiryanên şerm û kar ji bo çareserkirina wan rewşên li dijî siruştên mirovî û asankirina vegerandina derbider û koçberkiriyan bo malên wan û piştevaniya wan di birêveberina deverên wan de xwe bixwe piştî dûrxistina wan milîsan ji navendên bajaran ker هەروەها جڤینە پەدەکەسێ دانوستاندنên کوردی di navbera Encumena Niştimaniya Kurdî li Sûriye û Partiyên Yekîtiya Niştimanî Kurdî de li Rojavaya Kurdistanê bi serpiriştiya Amerîka pîrozbahiya Serokatiya Herêma Kurdistanê û di pêşî de Serok Mesûd Barzanî û derencamên wan pêşketina hatî encamdan piştî destxistina rêkeftin û bilgeya siyasî û dawîkirina çawaniya avakirina lêvegera Kurdiya bilind û gengeşekirina hin aliyên rêveberî û berdewamiyê piştî demekê ji rawestandinê ji ber rewşna taybet nekû ji ber tundiya nekûkiyan tevlîhabûna hin doseyên asêmayî pêviya destpêkirin û berdewamiya danûstandinan nimayîş kirin û civînê daxwaz ji aliyê din ker ji bo serkeftina danûstandinan reftar û rêdwanên medyayî yên lê dijî serkeftina danûstandinan rawestînin û destê kes û kesayetên piştevan ji yekrêziya Kurdî û helwêsta siyasî bigirin هەروەها جڤینە کۆمیتا ناڤەندیە پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا بەحسا بەرەیە ئاشتی و ئازادیە کو ئەنەکەسێ بەشێکی سەرەکەیە ژێ و گرنگی و پێویستیە پشتەوانیا وێ وەکو هێزێکێ ji ئۆپۆزیسیۆنە سووریێرە کرد ڕەوشە ڕێخستنی یا پارتیا دەموقڕاتە کوردستان سووریا و گەنگەشەکردن و ڕاوەستاندن لەسەر راپۆرتên ڕێخستنی و کار لەسەر جهên ku کێماسî lê hebin û çawaniya çareserkirinê aliyekî din ji civîna komîta navendiya pedekesê bû gotê de tekezîl serpabendiyê bi sîstem û prensîbên navxweyî û biryarên partî li ser hemî aslên rêxistinî hat kirin di civînê de gelek biryarên guncaw hatin standin û bi dirêjahî li ser darxistina kongrê giştiyê pedekesê û çawaniya dîtina asankariyan ji bo darxistina wî di demeke guncaw de û bi ciddî li ser wê yekê hata rawestandin di dawiyê de rewşa medyayî û çawaniya pêşxistinê bi taybet di vê qunaxa siyasiya giring de û giringiya ragihandinê di vê derbarê de hata nemayîş kirin û tekezîl serpêwîstiya gihandina Rojnameya Kurdistan ya navandiya pedekesê ji bo hemî deverên rêxistinên partî hate kirin. Alî Umar